هەرچەندە وەزارەتی پەروەردە ئاماژە بەوە دەکات کە لە ئێستادا پێویستیان بە دامەزراندنی نزیکەی 9,000 مامۆستا هەیە، بەڵام تا ئێستا هیچ بڕیارێک نییە بۆ دامەزراندنی مامۆستایان. ئەمە لە کاتێکدایە ئەمساڵ ژمارەیەک مامۆستا مۆڵەتی بێموچەیان وەرگرتووە، بەشێکی تر لە مامۆستایان خانەنشین کراون، لە بەرامبەریشدا ساڵانە ژمارەی خوێندکاران زیاد دەکات و پێویستیان بە بینای خوێندن و مامۆستای زیاتر هەیە. زۆر ضرورین ئەگەر بشکرێ ژمارەیەکی کەمیش بێ بە گرێبەست بە تایبەتی مامۆستایانی دەرسە زانستیەکان کە کێشەمان زۆر هەیە هەم لە ناو شاریشا و لە دەرەوە شاریشا. اختصاسانی کە کیمیا و فیزیان و هەم زمان ئینگلیزی هەم کۆمپیوتەر و هەم بایۆلۆجیشمان هەیە کامانە زۆر ضرورین. ئەمساڵ پرۆسەی خوێندن بە بەشداری 1,700,000 خوێندکار دەستی پێکرد. لە هەرێمی کوردستاندا 7,000 خوێندنگا هەیە کە زیاتر لە 100 خوێندنگایان بۆ ئەمساڵی خوێندن سێدەوامیان تێدا دەکرێت. وتەبێژی وەزارەتی پەروەردەش ڕایگەیاند بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانی وەزارەتی پەروەردە لە بواری دامەزراندنی مامۆستادا لە سەرجەم وانەکاندا بەتایبەت لە وانە زانستیەکاندا پێویستیان بە 6 بۆ 9,000 مامۆستا هەیە. بۆ ئەوەی کە لە ڕێخستنی میلاکی مامۆستا و ئەو کەم و کورتیانەی کە لە بۆشایی مامۆستا لە سنووری قەزا و ناحیەکانیشدا هەیە بە تایبەتر پێویستمان بە 6,900 مامۆستای دیکە هەیە. بۆ ئەم ساڵیش هاوشێوەی ساڵانی ڕابردووتر هەر تەڵەب کراوە، بەڵام ڕەنگە ئێمە ژۆکە وەزارەتی پەروەردە ڕەچاوی زروفی ئێستای کوردستان و بارودۆخی دارایی کوردستان بکەین. هەموو ساڵێک لە 15 ئەیلولدا زەنگی خوێندنی ساڵی نوێ لێ دەدرێت، بەڵام تا ئێستاش کێشەی کەمی بینای خوێندن و کێشەی دوودەوامی و سێدەوامی و کەمی مامۆستا کێشەی سەرەکی پرۆسەی خوێندنە لە هەرێمی کوردستاندا. لە سەروبەندی قەیرانی دارایی و گرفتەکانی پەروەردە وەزارەتی پەروەردەش پێویستی بە دامەزراندنی نزیکەی 9,000 مامۆستا هەیە لە سەرجەم وانەکاندا بەتایبەت لە وانە زانستیەکاندا. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.